تیپی سێبەریانەی هەولێر لە یاریەکانی هەفتەی 20 خولی خوار 21 ساڵانی عێراق و لە کۆمەڵەی باکوور لەسەر یاریگای دۆمی پێشوازی لە مووسڵ کرد. لە نیوە یەکەم هەردوو تیپ بە ئامانجی تۆمارکردنی گۆڵێکی خێرا هێرشەکانیان ئاڵ و گۆڕ پێدەکرد. لە ناوەڕاستی نیوە یەکەم و لا خولەکی 22 موسلیم حەمید لە لێدانی گۆشەوە تۆپێکی بەرز کردەوە و ڕەشاد فاضلیش کردی بە گۆڵ و هەولێری پێ پێشخست. نیوە یەکەم هەر بەم تاکە گۆڵە کۆتایی هات. لا نیوەی دوم تیپی خوار 21 ساڵانیانەی مووسڵ هەوڵەکانیان بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە چڕ کردەوە، بەڵام محەممەد عارفی گۆڵپارێزی هەولێر بەرامبەر زۆربەی هێرشەکان وەسایەوە و نەیهێشتۆڕی گۆڵەکەی بەهەژێندرێت. یاری بە تاکە گۆڵێکی بێوەڵام بە سوودی هەولێر کۆتایی هات. سەرەتا سوپاس بەخوای گەورەکە و فۆزەمیمە ئەمەدەستینە بڕاستی زۆرمە زۆر پێویست بە ئەو برنەوەیە، چونکە دەمانتانی ینی بەو برنەوەی زیاتر بچنە پێش ئەمەلی بەسەرکەتمان زۆر زیاتر دەبیتن. ینی یاریەکەش زۆر یاریزانەکانمان موساب بوون، یاریزانی نەقسمانە بوو، بەس الحەمدوللا موفق بووین، یاریێکی باشمان کرد، الحەمدوللا بردمانەوە براوە بووین، دەستخۆش لە تیپی بەرامبەر دەکەم، ئینشاڵڵا یاریەکانی دیکە موفق دەبن. یاریەکمان مای لەگەر غازی شمال ئەو یاریەیەک لاکەرەوەی لە بوومە، ئەگەر براوە بین سەر دەکەین، ئەگەر براوە نەبین سەر ناکەین. یاریەکەی ڕۆژ قورس بوو لەبەر ئەوەی مووسڵ هیچی نەبوو لە دەست بدەم، ینی زۆر بە مرتەحی تۆپانی دەکرد، ئەمەش زەختمان لەسەر بوو لەبەر ئەوەی یاریەکە قورس بە الحەمدوللا توانم بنە خاوەنی سێ خاڵەکە و بەم سەرکەوتنە تیپی خوار 21 ساڵانیانەی هەولێر لە هەفتەی یاری بۆ خاوەنی 25 خاڵ و هەڵکشانە خانەی چوارەمی کۆمەڵەکەیان. مووسڵیش لە هەفتەی یاری 18 خاڵی هەیە و هەر شەشەمە. سێ محەممەد کەناڵی پێیام هەولێر.